ئێمە زیاتر لە 25 پرۆژە هاتە بەردەستمان کە لەگەڵ هاوڕێیانم ینی لادوەرەکەی تر بەسەریانە چوینەوە بەڕاستی ئەتوانم بڵێم باش بوو پرۆژەی تیا بوو کە زۆر دڵخۆش کرد بوون. So the main criteria for judging the entrepreneurship category is breaking down into 5 categories. The first category is traction and financial sustainability of the business idea. The second category is the market size and the market need of your business idea. The third category is the future plan and the scalability of the business idea. Where do you plan on going with your idea and how are you planning to actually manage to do that? The fourth category is the risk and feasibility of the idea. How are you mitigating risks and how are you implementing the idea? The fifth category is your staff and operational management. How are you running your business and managing the growth amongst cities or as you develop your idea? دەبێ ئیشەکان ئۆرژناڵ بێ و تا سرادەیەک ئەتوانێت خزمەتی کۆمەلگا بکە و ئەگەر ئەو ئیشە کرا ئایا بۆ ئایندە چیتان پێ دەکرێت یعنی چیتان پێ دەکرێت لە دوایەوە تەطویری بکەنەوە. For the community, we witnessed like a couple of projects. They were really good and novel and innovative projects for our Kurdistan region. However, they need some financial support plus scientific support. So they need some like team or supervisor. یەکێک لە پێوەکانی ئێمە ئەوەیە کە ئەو پرۆگرامە تا چ ڕادەیەک چارەسەری دۆزیوتەوە بۆ ئێستای وڵاتەکەمان. تەنها ئەوەش نییە کە بۆ وڵاتەکەمان بێ ئێمە وابیرمان کردەوە ئایا ئەم ئەپلیکیشنە یان ئەم پرۆگرامەکە دروستەکرێت تا چەند خزمەتە گەێنێ بە مرۆڤایەتی. ئەمەش یەکێکە لە پێوەرەکانمان کە زۆر جەختمان لێ کردوتەوە و خاڵی خۆی لەسەرداهێنێت. بە شێوەیەکی گشتی بەرهەمەکان هێزیان پێوە دیار بوو، نوێگەریان پێوە دیار بوو، ماندووبوونی و کەسانیان پێوە دار بوو کە بەرهەمەکانیان نردبوو بەڕاستی لە نێوان هەڵبژاردننی هێندێک لە بەرهەمەکان گفتوگویەکی یەکجار زۆر پێویست بوو لەگەڵ دادوەرەکانی تر بۆی بتوانین بگەین بە ئامانجێک لە بەرەوەی زۆر لێک نێزێک بوون. لعنی هێز بەرەپەتل ئێمە دیتی خیاڵە وا گەنجایە ئەو گەنجێت ئەو چیرۆکە نویسین خیالێکە بەرفراون هەبوو دوی تەمەنیدا هەندێک بابەت ئازراندن و ئەڤۆکە جڤاکیمە تویستی پا بابەتە هەیە. ئێمە بە پلەی یەکەم بابەت دواتر تەکنیک دواتر زمانی داڕشتن ئەمانە لە پێوەرە سەرچەکانی ئێمە بوون بۆ هەڵبژاردننی چیرۆکەکان بۆ دەستشانکردنی خەڵات. الگۆری وان دیتن و خوێندنێن مە بۆ وان هەلبەستا دیار بوو و هەندێکی جوان هەرنووکە دێشێن بێژین شاعرن و ئایندەکی شعری باش دەهەبیتن ئەگەر بەرداوامی بخواندنێ و وی ئاستی بدەن. زمانی شعری، خەیاڵی شعری، وێنەی شعری، بابەت و ناوەڕۆک ئەو فەزا شعری کە دەقەکە لی پێک دێ ئەمانە بوون بە پێوەەر بۆ ئەوەی کە ئێمە ئەو بزانین ئەمە دەقێکی باشە یاخود دەقێکی خراپ. کارێکی جوان پێشکەش کرد بوو و ئەو هەر نەهتابلوویە ڕاستی دەستخۆشیە لێ بکەم یعنی هەوڵدا بوون و خۆبگەینە ئاستێکی باش ئەو خۆبگەینە ئاستێکی نفتەولەتی. پێوەری سەرەکی بۆ ئێمە ئێستا وا باشە بابەت لەگەڵ تەکنیک لەگەڵ داڕشتن ئەمانە سێ پێوەری سەرەکی ئیشەکە بوون باڵسەنگاندنی کارەکە و دەرەجە خۆمان لەسەردانەوە. ئەو ڕەهەندانش یا بنەمایانە بریتی بوون لەوەی کە ئایا چەند ئەو مادەیەکی زیان بەخسە بۆ ژینگە پێوەرە تۆناری ما سەر فکرا بوو یا دوێ کاریسە بوو یا سیێژی جانیا شد. سێ پێوەەر لە سەرەکیترین پێوەەر لە کە ئێمە وەکودا کارمان لەسەرکردن ژەنینی ئامێرەکەیە هەڵبژاردننی میلۆدیەکەیە لە هەمان کاتدا من زۆر تاکید لەوەی دەکەمەوە
تەکنیک لەسەر ئامێرەکە بڕاستی گەلەکەی خۆش بۆم پشتی من ئەف گەنجە دیتین هەمی گەنجت خدانشیانن هەمیە باوەریەکە زیدە بخە هەبوو هەمی شوانە یعنی خۆی موزیکل ماڵە خۆ لێ داویت یل جەهەکی لێ داویت یە خۆ جارەماندی بەشداریە کرد ئەو پێوەرانی من وەکو یەکێک لە ئەندامانی لیژنەی هەڵسەنگاندن بەکارم هێنابوو بریتیە لەوەی کە تەرکیز بکەنە سەر فیلمەکان لە بواری دەرهێنان چۆنە چۆن سیناریۆکانیان نووسیوە چۆن وێنەیان گرتووە چۆن مۆنتاژیان کردووە چۆن مامەڵیان لەگەڵ ئەکتەرا کردووە بۆ مەسەلەی نواندن یعنی 5 خاڵی سەرەکیمان هەڵبژاردووە کە ئەمە لە کۆی گشتیە فیلمێکی سەرکەوتووی پێجیاکرێتەوە بە گشتی هەڵسەنگاندنەکان زۆر ئاسان نەبوون لە بەروی ئاستی فیلمەکان بە شێوەیەکی گشتی لە یەکتریەوە نزیک بوو. ئەو فکرێکە فۆتۆگرافەرەکە هەیتی چۆنیەتی معاملە لەگەڵ لایتینگ و کۆمپۆزیشن و ئەکسپۆژەر و تەکنیکی کامێرەکان هەیە ئەمە ئەو خاڵانە لایمە زۆر گرنگ بوو. دڵنیا بن لەوەی کە ئێمە هەر لە خۆمانەوە ئێوەمان هەڵ نەبژاردووە کەسانێکن کە داهاتووتانە بینین بە مەرجێک کە لە بوارەکەیە بەردەوام بن و خۆتان پێشخەن و وەکو بواری پیشەیی تەعاملی لەگەڵا بکەن نەک بەستەنیا ئێستا تۆ ئەتوانی بە خۆت بڵێ کەسێکی لە هیوایەت دەرچوو بیت چوبیتە ناو قۆناغێکی ترەوە کە ئەویش پیشەگەریە تۆ ئەتوانی پیشەگەرێکی باش بی لە بواری فۆتۆگرافیا.